هەر بۆ زانین و ئامادەکاری ئەمە بەشێکن لەو پرسیارانەی لە کاتی سەرژمێریدا لێت دەکرێن. تیمەکانی سەرژمێری دەیانەوێت بزانن لە ڕووی تەندروستیەوە بارودۆخی ئەندامانی خێزان چۆنن. بۆیە لە دۆخی تەندروستی و خاوەن پێداویستی تایبەتەکان دەپرسن. ئەمەش پرسیارەکانە. ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە بینینیدا؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە بیستندا؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە ڕێکردن و سەرکەوتن بەسەر پەیژەدا؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە قسەکردن بە زمانی دایک؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە بیرهێنانەوە و تەرکیزدا؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە بەرزکردنەوەی بوتڵێکی 2 لیتر ئاو؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە بەکارهێنانی دەست و پەنجەکانی بۆ گرتنی شتی بچووک؟ ئایا کەسەکە هیچ ئاستەنگێکی هەیە لە چاودێریکردنی خۆی، گەرماوکردن و لەبەرکردنی جلوبەرگ؟